ئیمان دڵ و دەرونی ئینسان ڕووناک دەکاتەوە، هەروەکو چۆن گڵۆپێک دەوروبەری خۆی ڕووناک دەکاتەوە، ئیمان و ئیسلامەتیش ئاوا دڵ و دەرونی ئینسان ڕووناک دەکاتەوە و ڕێگە نیشانی ئینسان دەدات. ئینسانی ئیمانداریش لە سایەی ئیمانەکەی هەروەکو چۆن دڵ و دەرونی خۆی بە نووری ئیمان و ئیسلامەتی ڕووناک بۆتەوە، حەز دەکا خەڵکی دیکەش دڵ و دەرونی ڕووناک بێتەوە و ئەو پەیامە خواییە، ئەو نور و ڕووناکیە بگەێنێ بە کەسانی دیکەش. و یەکێک لە سیفەتە هەرە دیار و ئەرکە سەرەکیەکانی پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لەسەر بێت، کاتێک کە هاتوونە ئەوە بووە کە ڕێنمونی خەڵکیان کردووە و بانگەوازیان کردووە و شوێنکەوتوانی خۆیان لە دین حاڵی کردووە و ڕێنمونیان کردوون و بەرەو نووری هیدایەت ڕێنمونیان کردوون، بەرەو هیدایەتی خوای پەروەردگار و دینی خوای پەروەردگار. پێغەمبەران سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت خەڵکیان ڕێنمونی کردووە. لە دوای ئەوانیش شوێنکەوتوانی پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لەسەر بێت و هەموو پیا و چاکان ئەرکی سەرەکی و سیفەتی سەرەکیان ئەوە بووە ڕێنمونی کۆمەڵگاکەیان کردووە و ئەمریان بە چاکە کردووە، ڕێگریان لە خراپە کردووە، هەوڵیان داوە چۆن دڵ و دەرونی خۆیان بە نووری ئیمان و ئیسلامەتی ڕووناک بۆتەوە، دڵی کەسانی دیکەش و کۆمەڵگاکەشیان ڕووناک کەنەوە و خەڵک بخەنە سەر ڕێی هیدایەت. بۆچی؟ چونکە ئینسان خێر و پاداشتێکی زۆری لەوەدا دەست دەکەوێت کە ڕێنمونی خەڵک دەکات. بۆیە کەسایەتی ئینسانی ئیماندار وایە داعیەتون ئیلە الحەق، هەمیشە بانگەواز دەکا بۆ حەق و ڕاستی کە بریتیە لە دینی ئیسلام، هەمیشە هەوڵ دەدات کەسانی دیکەش لەو ئیمان و ئیسلامەتیە بەهرەمەند بن. بۆچی؟ چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئیمامی عەلی فەرموو ئەی عەلی وەڵڵاهی ئەگەر تەنانەت یەک کەسیش لەسەر دەستی تۆ هیدایەت وەربگرێت، فەرمووی پاداشتەکەی لە حوشتری سوور باشترە، کە ئەو کاتی حوشتری سوور زۆر بە قیمەت بووە. بۆیە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئاگادار بە ئەی عەلی، یەک کەس هیدایەتت لەسەر دەست وەربگرێ بەهۆی تۆ موسڵمان بێت بکەوێتە سەر ڕێگای ڕاستی، پێغەمبەر فەرمووی لە دنیا و لە هەموو دنیا باشترە، یاخود خێر و پاداشتی لە حوشتری سوور باشترە، کە ئەو کاتی حوشتری سوور زۆر بە قیمەت بووە.